بەڕێزێک دیارە لە دەرەوەی وڵاتی کوردستان دەژی نووسیوێتی سڵاو و ڕێزی تایبەت بۆ مامۆستا فاتیح. پرسیارەکەم ئەوەیە، بەنسبەت زەکات ئەوانەی لە دەرەوەی وڵات دەژین هەندێکیان دەڵێن ئێمە زەکات نادەین لەبەر ئەوەی مانگانە حکوومەت زەکاتیان لێ دەژێڕێتەوە لە معاشیان لە کارەکەیان. منیش چەند جارێک زیاتر پێم گوتن دەبێت زەکات لە ماڵەکەت دەربکەی. مامۆستای گیان ئەگەر لەسەر ئەوە ڕوونکردنەوە بدەی. پرسیارێکی جوانە. ئەم بەڕێزە دیارە لە وڵاتیانی ئەوروپا یان ئەمریکایان هەر وڵاتێکی دەرەوەی هەرێمی کوردستان دەژی، ئەڵە زۆرێک لە خەڵکی ئێمە کە لە وێنواتە کوردەکانی کە لە ئەوروپا ژیان دەبەسەر دەبن زەکاتی ساڵانەی پارە و پوڵ و ماڵەکانیان نادەن، بە ئەوەی بە بیانووی ئەوەی کە حکوومەتی وڵاتەکە مانگانە لە موچەکەیان لە داهاتی کارکردنەکەیان پارە دەژێڕێتەوە. ئایا ئەوە لە جیاتی زەکات دەکەوێ یان نا؟ پرسیارێکی جوانە. لە وڵامدا دەڵێن بەڕێزان دەبێت ئەوانە زۆر ئاگاداری خۆیان بن. زەکات لەگەڵ باج لەگەڵ زەریبە دوو شتی لێک جیاوازن. زەکات بابەتێکی شەرعیە. خوای پەروەردگار سوبحانه وتعالى بۆ خۆی لە سوورەتی ئەتتەوبەدا دایناوە، إنما الصدقات للفقراء والمساكين والعاملين عليها هەتا کۆتایی ئاەتەکە. زەکات شەرعیە لەسەر کەسێکە کە بڕێکی دیاری کراو لە پارە، لە زێر، لە زی و لە دینار، لە دۆلار، لە هەر عوملەیەکی سەرزەوی بڕێکی دیاری کراو کە پێی دەوتێت نیساب، واتە گەیشتە ئەوەندە، لە دینارە گەیشتە ئەوەندە ملیۆنە، لە دۆلارە گەیشتە ئەو بڕە، لە زێڕا گەیشتە 20 مسقال، لە زیوا گەیشتە 200، ئیتر بەم شێوەیە گەیشتە ئەو بڕە دیاری کراوە وە ساڵێکی بەدانراوی لە لای کەسەکە بەسەرا مایەوە، یان لە کارکردنە، لە مەحەلەکەتە، لە مارکێتەکەتە، لە دوکانەکەتە، لە شوێنی کارکردنەکەتە، ئەم کەلوپەلانە ئەو شتانی کە بۆ فرۆشتن دانراون ساڵێک بوو لەو شوێنەدا کاریان پێوە دەکرا، ئیتری هەر پیشەیەکت هەبوو گەیشتە نیسابی دیاری کراو ئەبێ زەکات لەو ماڵە بدرێ. ئەمە خوا دیاری کردووە. تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە مەجالی نەداوە تەداخل و تێدا بکە. ئەم زەکاتە دەدرێ بە چێ؟ ساڵێک دوای ئەوەی کە ماڵەکە لەبەردەستا مایەوە بڕەکەی دیاری کراوە، بە زۆر و کەمی بڕەکە زیاد ناکە. بۆ نمونە کەسێ دەفتەرێ دۆلاری هەیە، هەر 102.5 زەکات دەدا، 2 وەرەقە و 2.5 دەدا. ئەگە بوو بە 1000 دەفتەر خوا نافەرمێ ئەمجا لە دەفتەرێکە 5 وەرەقە بدە، نەخێر هەر ئەو بڕەیە. ئەتر بە کەسێک 40 وەرەقەی هەیە 1 وەرەقە $100 زەکات دەدا. ئەگە ببێتە 1000 دەفتەریش هەر 40یەکەکەی خۆی زەکات دەدا. واتە شەرع دیاری کردووە لە مەڕووماڵاتە، لە دانەوێڵەدا، لە پارەدا، ئەتر لەو شتانەدا کەوا بژێوی ژیانی مرۆڤەکانیان لەسەرە. بۆ ئەوەی کەوا کەی لا یەکوونە دوولەتەن بەین الئەغنیاء منکم، بۆ ئەوەی ماڵ و سەرۆت و سامان لەدەست چەند کەسێکی دەوڵەمەنددا قەتیز نەبێت. بەڵام بەڕێزان زەریبە و باج جیاوازە. زەریبە و باج حکوومەتی وڵاتەکان خۆیان دایدەنێن. لە ئەنجامی ئەوەدا کە تۆ کارت کردووە ئەبێ مانگانە بڕێک باج بدەی بە حکوومەت. کەسێک شتێکی فرۆشتووە، شتێکی کڕیوە، بڕێک باج دەدا بە حکوومەت. ئەمە زەکات نییە. ئەمە خزمەتگوزاریە کە لە تۆی وەردەگرێ حکوومەت. ئەگە حکوومەتێکی دادپەروەر بێ لە خزمەتکردنی تۆی هاوڵاتیدا دەبێت خەرجی بکاتەوە، سەرفی بکاتەوە، بۆ دەدا بە پرۆژەی ڕێگاوبان و ئەوانە پێتەوە دیارە کە حکوومەت ئەو باجەی لێ وەرگرتووی بەڵام بۆشی سەرف کردویتەوە. کاتە چوویتە تەمەنەوە مانگانە پارەی لێ وەرگرتووی بۆ ئەوەی کەوا لە کاتی پیریدا، لە کاتی خانە نشینیدا نەهێڵێ محتاجی دەستی کەسبی. مانگانە موچەی لێ وەرگرتووی، پارەکەی لە موچەکەت جێڕاوەتەوە وەکو باج و زەریبە. بەڵام کاتێکە نەخۆشکەوتی بەهۆی نەشتەرگەری و عەمەلیاتێک و نەخۆشکەوتنی منداڵەکانتەوە هەرچی پارە و پوڵتە لەدەست ناچێت. حکوومەت مەسرەفەکانت بۆ دەکا. پارەی لێ وەرگرتووی بەڵام شوێنی نیشتەجێبوونت بۆ دابین دەکا. کەواتە باج و زەریبە کە حکوومەت و دەسەڵاتی هەر وڵاتێک دیاری دەکا جیاوازی هەیە لەگەڵ زەکاتی شەرعیدا کە ئەو کاتەشەکە حکوومەتی ئیسلامی هەبێ خۆی کۆی دەکاتەوە لە خەڵک. بەڵام ئێستا کە نییە دەبێت موسڵمانان خۆیان دەریکەن. وەیە پرسیارێکی جوانە. ئەبێ زۆر ئاگاداری ئەوە بین ئەو بەڕێزانی کە لە ئەوروپا دەژین، لە ئەمریکا، لە ئوسترالیا، لە هەر وڵاتێکی دنیادا دەژین، نابێ بڵێن ساڵانە زەکاتی ماڵەکەمان نادەین. تۆ ئەلحەمدولیلا لە ماوەی ساڵێکە $10,000 لاکۆبۆتەوە، €10,000 لاکۆبۆتەوە. نابێ بڵێ وڵات زەکات نادەم چونکە من مانگانە حکوومەت بەشێک لە داهاتەکەمی جێڕاوەتەوە وەکو باج و زەریبە.
ئەوە لە جیاتی زەکات ناکەوێ، ماڵەکەتان حرامی تێدەکەوێ. ئینشاءالله ئەوە بەرەکەتی خوایە کە ئەو زەکاتە کە ئەمری خوای پەروەردگاری لەسەرە و دیاری کردووە دەدرێ بەچێ، ئەوە ئەمری خوایە، ئەوە جێبەجێکردنی فەرمانی شەرعە و ئەوەی تریشی حکومەت لێت وەردەگرێت لە جیاتی زەکاتی شەرعی ناکەوێ بە دڵنیاییەوە، خزمەت گوزاریەکە بۆت سەرف لێت وەردەگرێ و لە کاتی پێویستیشا بۆ خۆت و وڵاتەکەتی سەرف دەکاتەوە، دەچێتەوە خزمەتی خۆتەوە ئەگە وڵاتێکی دادپەروەر بێت.